ئەو لە ناناوەندێتی کە ئێمە داوای دەکەین یەکە ئێمە پێی لەسەدا دەگرین ناوەندێتێک نییە بۆ شاری سلێمانی بێ خۆگەر لە شاری سلێمانی بۆ ئێمە لە هەولێر دانیشتوینە ئێمە ئەو کێشەی ئێمە نییە ئێمە بۆین بۆ ئەوان بچڕینەوە وەرە بدەن بە ئەوان ئەوە نییە ئەوەی ئێمە داوای دەکەین ناناوەندێتیە شۆڕکردنەوەیە دابەشکردنی دەسەڵاتەکانە و ئەو شۆڕکردنەوە و ئەو دابەشکردنی دەسەڵاتانە لە زۆر ڕۆوە لە بەرژەوەندی خەڵکی کوردستانە ئێمە ئەزانین هەموو سیستەمە دیکتاتۆرەکان هەموو سیستەمە تۆتالیتاریەکان لەبەر ئەوەی سیستەمی ناوەندێتی تون پەیڕەویان کرد یا پەیڕەو دەکەن ئەوانە نەیانتوانیوە وەکو پێویست خزمەت بە گەلانی خۆیان بکەن هەموو ئەو سیستەمە دیکتاتۆرانەی کە ناوەندێتی تون پەیڕەو دەکەن تاسەر نەیانتوانیوە حکومڕان بن تاسەر نەیانتوانیوە وڵاتەکانی خۆیان بە شێوەیەکی باش بەڕێوە ببەن هەموو ئەو سیستەمە حکومڕانەی کە گوێ لە دەنجی حزب نەگیرا حزبی تر نەگیرایە گوێ لە دەنجی تاک نەگرتووە گوێ لە دەنجی پسپۆر نەگرتووە نەتیجە داڕوخاون ئەو سیستەمانە ئێمە لە بەرچاومانن ئەو سیستەمە مەرکەزیانەی کە هەبوون ئەوەی عێراق دیمان نەک هەر حکوومەتەکە خۆی ڕووخاو لە ناوبرا و سەرانیان لە سێدارەدران میلەتەکانیشان میلەتی عێراقیشیان گەلانی عێراقیشان ڕوبەڕووی قوربەسەریە کردووە بە 100 ساڵ تر لێی دەرنەچێ